خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بوو لە ناو هەزاران کەس لە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە باسی لەوە کردەوە کە هەر یەکێتی ئەتوانێت خزمەتی کەرکووک بکە و ئێستا ئێمە لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلالین و بەڵێنەکانی وەبیر هێنایەوە کە جارێکی تر لە هەمان سەکۆ قسەی بۆ خەڵکی کەرکووک کردبوو، بەڵام بەبیری هێنایەوە کە ئێستا کەرکووک بەرەو گەشە سندن و بەرەو ئارامی و بەرەو خزمەتکردن و بەرەو پێشکەوتنەوە کراوە بە نمونەیەک لە عێراق و وەڵامی هەندێک لە لێدوانی نابەرپرسانیشی دایەوە دەربارەی کەرکووک کە درابوو. لەبارەی لێدوانەکانی و وتەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە کەرکووک گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەسترا عەبدوڵڵا ئەندامی سەکرتایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، دواتریش لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووچی کاندیدی ژمارە 6 لە بازنەی کەرکووک گفتوگۆکەین. کاک سران سڵاوت لێبێ. ئەتوانم دەستپێکی بەرنامەکە من بە داواکاریەک دەست پێ بکەمەویش ئیقامەیەک بدەن بە من بۆی منیش بڵێم کەرکووچیم و بۆ هەتا شانازی بە کوردبوون و کەرکووچی بوونی خۆمەوە بکەم. کاک زانابێ و تەڵەبە تەقدیمی جەنابی محافظ بکەیت، چونکە ئەو لە ڕووی ئیداری و ڕسمیەوە مەسئولی محافظەیە، بەڵام ئەگەر پشتیوانی جەماوەری بووە من دڵنیا بم تەوقات بۆ کۆ دەکەمەوە لەو ڕۆوە. سوپاس دەکەمەوە، فەخرە بۆ من کە کەرکووچی بی و یەکێتیش بی وجا کوردیش بی موسڵمانیش بی، بەڕاستی ئەو نیعمەتانە هەرە بێ خۆی گەورە بداتێ. شانازێ بۆ ئێمەش وایە وەڵڵی تر ئێمە پێمان خۆشە هەر خەڵ دەبێتە کەرکووچی با ڕاگەاندنکارێکی زیرەک و لێوەشاو بێتە کەرکووچی. فەخرەکەم، سوپاس دەکەم کاکستران بەڕێزی. من ئەمەوێ هەڵسەنگاندنت بۆ ئەو جەماوەرە و وتەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت لە ڕابردوودا زۆر جار شتێک هەبووە لە هەسەنگ بۆ بەڕێز کاکستران، ئەویش ئەوە بووە لێدوانی بانگەشەی پێشوو بەڵێنەکانی کەم جێبەجێکراون، بەڵام ئەم بانگەشەی لە ماوەی کەمتر لە 2 ساڵە بەشێکی هەرە زۆری بەڵێنەکان جێبەجێکراون وە بە شانازیەوە سەرۆکی یەکێتی وەبیری هێنایەوە. هەڵسەنگانی بەڕێستان. بەڵێ هەڵسەنگاندن جارە پێش هەموو شتێک کاکە زانا ئەو ئاوێتەبوونی نێوان جەماوەری کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان تازە نییە، بەڵام ئەم جارە بە شێوەیەکی جوانتر و تازتر ئەپدەیت کرایەوە و ئەوە ئەو تیورەیە کە کاتی خۆی جای مامجەلال لە ئەدەبیاتی چەپەوەری گرتو کە ماسی و ئاوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ماسەکەی بەبێ ئاوەکەی خۆی کە خەڵکەکەیە ناتوانێت بژی و ناتوانێت گەشە بکەوە. پێم وایە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە کەرکووکە بەرجەستە بوو لەبەرەوە ئەتیباراتانەی کە کەرکووک هەیەی لە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئەو ئەتیباراتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دڵی کەرکووکەکانە هەیەی، لەبەرەوە ئەمە درێژەی هەمان ئاراستە و نەمەتە کە یەکێتی پێناسرا دیارە بەستارێکی تازە کاتوان بڵێن ستایلی ساڵی 2025 و ساڵی کاک باڤڵ ئەو تەفاعولەی خەڵک لەگەڵ قسەکانی کاک باڤڵ هەیەی و ئەو گۆشت و خوێنەی کە تێکەڵ بووە لە کەرکووکە لە ڕاستیە بەرهەمێکە بێ بۆ هەموو کوردستان و بەرهەمێکە بۆ هەموو عێراقی دیموکراتی فیدرالی. ئەمە لایەنە جۆش و خڕۆشەکەی و لایەنی ئاوێتەبوونەکەی. لایەنەکەی دیکەی سەربەرزی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەربەرزی بۆ سەرۆکەکەی و سەرکردایەتەکەی و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگا و بە محافزەکەشی کە بەشێکی زۆری ئەتوانم بڵێم جەوهەری ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی کەرکووک درا لە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی پارێزگاکانە جێبەجێ کراوە، بەشێکی تریشی کەوتە سەر ڕێچکەی خۆی وەکو کاکباوڵیشتی خۆ ئەگەر بودجە بێت کە بێگومان لە دوای هەڵبژاردننی ئێستای عێراق بودجەی تازەی چەند ساڵی 2025 ئیقرارەکرێ، ئەو کاتە کەرکووک بەشەکەی خۆی وەرەگرێتەوە کە وەریگرێتەوە بێگومان گەشە سندن و پێشخستن و پێشکەوتن لە کەرکووک ئەبێتە شتێکی زۆر بەرجەستەتر لەوەی کە لە 2 ساڵی ڕابردووە کراوە. بۆیە ئەو بەڵێنەیەکێتی داوێتی بکە محافزێکی کەرکووک محافزێکی کورد و یەکێتی بک بە محافزی کەرکووک و ئەنجومەنێک پێک بە حکوومەتێک پێک بێنێ ڕنگدانەوەی هەموو پێکاتەکان بێ و بتوانێت ڕوبەرووی ئەو
پلانگێڕی و هەروە ئەو دژواریە بێتەوە کە دانوستکرد بخەنە ناوی و زۆر کەس وەکو کاکباوڵی شارەتی بێدا نێوەی دنیا دژیەوە بکە کە یەکێتی نیشتمانکوسان محافظەی کەرک وەربگرێ بە ناوی عەقڵانەت و بە ناوی ئەوەی توزانم هەستیاروی وەزی کەرکووک یەکێتی ئەوە بەڵێنەی خۆی جێبەجێ کرد و بەڵێن دیکەشی دەبێ بەشێکی ئەو بەڵێنەی کە لە ئایندەدا دەیبێت پەیوەستە بە وەکوتم گۆڕانکایی لە عێراق و گۆڕانکایی لە کەرکووک و بێگومان دابینبوونی بودجەیەکی پێویست کە بتوانێت ئەو ئەرکانەی کە لەسەر شانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر شانی پارێزگای کەرکووک جێبەجێ بکە و لەوە گرنگتریش ئەو فەزا سیاسی کە یەکێتی نیشتمانکوسان داوای کرد کە وتی ئێمە سیاسی کاک باوڵ لە جاری پێشوو لە کەمپینی جاری پێشوتی ئێمە سیاسی چەمکە گوڵەکەی مامجار جێبەجێەکەین ئەو سیاسێسە لە کەرکووک بەرقەرارە و بە شانازیەوە نەدەست بەردای مافەنەتەوەیەکان بووینە و نەتووشی گژی سیاسی بووین لەگەڵ پێکاتەکانی تر ئەمەش خۆی سیاسی مامزە ئەمەیە هەم داکۆکی لە مافەکانی خۆت بکەیت و هەمیش مافەکانی خەڵکی تر بسەلمێنی و تا ئێستاکێتی وای هێناوە پێشم وایە لەم 2 ساڵی ڕابردووشە ئەو سیاسێکی کردداری بوو و نەتیجەکەی وەیە کە هێزە سیاسەکانی تر عێراقیش ناچار لەگەڵم بەرخورد لەگەڵم ئینە بکەن و لە کەرکووش هێزە سیاسەکانی کەرکووش هەر ناچارن بەرخورد لەگەڵ ئەم حاڵەتە بکەن و ناشبەوێ بڵێن بە زمانی خەڵکیەوە قسە بکەم بەڵام پێم وایە حتا هێزە سیاسەکانی کەرکووکیش لە کوردەکانی تریش و لە هێزەکانی هێزە عەرەبیەکانی تریش ئەگەر پیان وایە ئەگەر کەرکووکەکان ناوخۆیانە گفتوگۆ بکەن ئەتوانن بگەنە زۆر حەلی زۆر کێشانی تری کە یەکێتی اقتراحی کردووە بەڵام هەندێک هێزی سیاسی ڕەنگە لە شوێنی دیکەوە چ لە بەغداوە بێت چ لە هەندێک جێگای کوردستانەوە بێ ینی ئیرادەیان زەوت کراوە دەنا ئەوان ئەزان ئەو واقعی کە لە کەرکووک واقعەکە پێویستی بە تەعاونکردنەوە پێویستی بە هاوکاریکردنە بۆی بەرهەمی باشە بێ هیچ زیاتری هەیە بۆ میلەتەکەمان و بۆ خەڵکی کەرکووک بەشێوەیەکی کاکستران کاک بافڵ پەیامێکی ئاراستەی عەرەب و تورکمانەکانیش کرد کریستیانەکان ئاشووری کوردان مەسەلەن کاکەیەکان وتی ئێوە ئەپارێزین ئێوە لەگەڵ ئێمە بن هەر یەکێتی ئەتوانێت بتان پارێزێ بەدەر لە دیوە سیاسیەکەی مەسەلەن وەکو تەحریکردنەکەی لە هەندێک شوێنەوە بەڕاستی لەو 2 ساڵەدا توانرا ئەوانیش بپارێزرێن یان خزمەت بکرێن دەزانی کاکە زانە مەطلبی یەکێتی نیشتمانکوسان کە پارێزگار کورد بێ و یەکێتی بێ بۆ ئەوە نەبوو کە مەطلبێکی حزبی یان مەطلبێکی نەتەوەی بەرتەسک جێبەجێ بکەین بۆ ئەوە بوو کە نمونەی حکومڕانیەک بە ناوی کوردەوە بە ناوی یەکێتیەوە پێشکەش بکرێت کە لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی بارودۆخی دژواری دوای 16 ئۆکتۆبەرەوە حکومڕانێکی بە وەکالەت و بە کەفالەت و بە عەسکەری و بە میلیشیا ئیدارەی کەرکووک کرد یەکێتی نیشتمانکوسان ئەو تەزمیناتانەی داوە جێبەجێشی کرد ئێساش دووبارەی کردەوە لەبەر 2 سەبەب یەکەمیان لەبەر ئەو هەندێک ئەو بڵێن بەرپەسدانەوەی کە بۆ لێدوانی هەندێک هێزی سیاسی کردی و دومیشیان بوو ئەوەی بڵێ بەرامبەر بە ئەو هەڕەشە و گورەشانەی کە هەیە یەکێتی نیشتمانکوسان پرۆژەی هەیە گفتوگۆی هەیە دیالۆکی دەوێ و ئەوێ بێتە مدافعی سەرسەختی پێکاتەکانی تری کەرکووکیش نەتەنیا لە کەرکووک بەڵکو لە عێراقا یعنی خیتابەکانی کاک باوڵ لەم کەمپینی هەڵبژاردنا تاکیدکردەوەی لەسەرەوەی کە ئێمە دەمانوێت لە عێراق دەور بگیرین و دەمانەوێت قسەمان هەبێت لە عێراقا و بانگەوازی بۆ عێراقیان کە دەنگ بدەن بە یەکێتی نیشتمانکوسان واتە بۆ عەرەب بۆ پێکاتەکانی تر ئەولاترە بێگومان لە کەرکووک جێبەجێ بکەی لەبەرەوە بەشێکی وتارەکەی بوو ئەوە بوو کە خەڵک ینی بەشێک لە سیاقی گشتی خیتابی سیاسیەکی تر نیشتمانکوسان کە ئێمە دەمانوێت لە عێراقا دەورێکی گرنگ بگێڕ بەبێ ئەوەی دەستبەردایی نەتەوەی بوون و نیشتمانی بوون و هەرێمی کوردستانی خۆمان ببین بەڵام دەمان لە عێراقا دەورێکی گرنگتر بگێن بەشێکی پەیوەندی بەوە بوو لە ڕاستیە بەشێکی پەیوەندی بەو گرژیە بوو کە هەندێک وتای سیاسی نامەسوول یعنی هەندێک قسەی نابەجیان لەسەر کەرکووک کرد کاک باوڵ بۆ بەڵانسڕاگرتن و بۆ نیشاندانی کە ئەوەی کە هەموو کوردێک وا بیر ناکاتەوە ئەوە هەموو حەزبێکی سیاسی مەسوولی وەکو یەکێتی نیشتمانکوسان بە مەسوولەتەوە بیرەکاتەوە ئەو ئەمە پاڵەتێکی گرنگ بوو ینی ئەگەر دیوی یەکەمی ئیلەکانشی سێکردن کە کاک باوڵ تعلیقی لە توانجی لە هەندێک ڕوانگەدا بەڵێ بەڵێ بۆ کاکستران من لێرە ئەوکردنەوەی پێکاتەکانی تری کەرکووک و دیارە عێراقیش بۆ ئەوەیە کە بزانی بەڵێ ببوورە پرسیاری ئەوە بکەم کە کاک بافڵ وتی هەندێک ینی ئەم دڵنیاکردنەوە پێویست بوو بەڵێ کاک بافڵ وتی کاکستران کاک بافڵ وتی
هەندێک لایەن ئەڵێن ئەگەڕێنەوە کەرکووک ڕزگارەکەین ینی کوێ ڕزگارەکەن لە کاتێکە سەرۆکیەتی باڵای کوردستان باڵایەکێتیەوە هەموو خەڵکە بە جلوبەرجی ڕازاوی کوردیەوە لەوێەوە بەجە نابیشتەوە کە زلێکی جوانی پێشمەرگانە لە بەرەیانی کوێ ڕزگارەکەن لە چێ ڕزگارەکەن ینی ئەم خیتابانە هەر بەڕاستی بۆ کەرکوچەکانە یان بۆ چێەوە ئەزانی کاک بە کاک زانە هەتا ئەگەر هەر خیتابێکی سیاسی هێزێکی سیاسی هەتا بۆەوە بێکە بڵێ من ئەگەڕێمەوە بارەکە ئەکەمەوە بڵێن بەشدارێکم لە هەڵبژاردنا مەسەلێکی زۆر ئاسایی و زۆر نۆرمالیشە بەڵام ئەو خیتابە نامەسئولانەیە مەترسێکی زۆر گەورەی لەسەر کەرکووک و مەترسێکی زۆر گەورەی لەسەر مەسەلەی کوردیش لە عێراقا ئەم خیتابە سیاسیە خیتابێکی تحریفیە لە مەسەلەی کووردا هەر کەسێک مێژوو سە ساڵی رابرد و حرەکەی کوردی بخوێنێتەوە بزنێ ڕزگاری خوازی گەلی کوردستان بە هەموو ئاراستە سیاسیەکانیەوە دەزانێ ئەم قسە نابەجیانە لەسەر کەرکووک لە کاتێکە محافزەی کووردا لەسەر کەرکووک لە کاتێکە هێزی کورد و هێزی یەکێتیش پاکستان دایرێکی سەرەکی حتا هێزی پارتیش دایرێکی سەرەکی حکومڕانیە لە کەرکووک و ئەم تەواژدەی کە هەموو هێزی سیاسەکانی کوردستان و هێزی سیاسەکانی عێراقیانە لەژێر پەرچەمی حکوومەتێکی ئیدارێکی محەلی کە محافزەی کووردە ئەوەندە قسەی نامەسئولانەیە پێویستی بۆ بوو لە شوێنی خۆیان جواب بدرێتەوە ئەمە لادان لە خەتی گشتی حرەکەی کوردی ئەمە لادان لە خەتی گشتی بزنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان بە هەموو ئاراستە و بیرکردنەکانەوە بە ئاراستەی کە کاتی خۆی بڵێن حزب سیاسەکانی کوردستان هەیان بۆ بە چەپ و بەڕاستەوە بەو ئاراستانەی کە حرەکەی کوردی پێناساوە لە سەسای رابردووە لە عێراقا ئەم بیرکردنەوە هەڕەشە ئامێزە ئەم قسەکردانە قسە نامەسئولانە سەروی کەرکووک داگیر کراوە ڕزگاریەکەین بە چەک و بین ئەمە قسەیەکە پێچەوانی دەستوری عێراقا ئەمە هەموو حەزەکەم بزانی ئەمە ینی دادگای سیاسی دادگای تاریخی دادگای دەستوری دژی ئەم قسانە ئەوەسێتەوە شتوانەیە هەر حزبێک ئەم جۆرە قسانە بکە ئەگەر لە چوارچێوەی بانگەشی هەڵبژاردن بچێت دەرەوە یانگە چاوپۆشی لێ بکەن دەنا ئەم قسانە هەمووی قسەی نامەسئولانەیە و مەسئولیەتی قانونی و مەسئولیەتی سیاسی دەسووشەکەن سەرشانی و لە هەمووشی گرنگتر مەسئولیەتی نەتەوەی خەڵک ئەزانەیە ئەزبەری کردووە کە مەسەلەی کورد چییە خەباو تێکۆشانی میلەتەکەمان بە ئاشتی بە دیموکراسی کاتێتی پێشەوە پێویست ناکە هێزی بڵێن میلەتەکەی خۆمانی بۆ بەکوش بدەین پێویست ناکە کە هەڕەشەی لێ بکە ئەم هەڕەشەی ئەگەر جێبەجێ بکرێ هەر وەی وەکو ئینەڵێ چونکە ینی خوێنی لێ ئەکەوێتەوە ئەگەر جێبەجێش نەکرێ لە سوقل و سنگ و لە شەئن و مەکانەی بزنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان دێتە خوارەوە تۆ هەڕەشەیەک خەنجەرێک لە کاڵان دەری بێنی بەکارێنی زۆر شەرمەزاریە زۆر لە دابونێتە کوردەوانەکانیشمان پەسەند کراو نییە و ئەگەر ئەمە عقلێک بێبیوە بەکاری بێنە و جێبەجێی بکە لە ڕاستیە ئەمە بانگەوازێکی پێشوەختە بۆ شەڕ بۆ ئاژاوەنانە و بۆ ناکۆکی لە کاتێکە هێزی کورد هێزێکی سیاسی بەقووەتە هێزێکی سیاسی حجە و منطقە هێزێکی دەستوریە دەتوانێت بەم شێوەیە مەسەلەی کورد بە بەڕێوە و تەجربەی سیاسی سەسای ڕابردوو نیشان دەکە کە لەکەمان بۆیە خەبات چەکداریەکە چونکە دەرفەتی گفتوگۆ نەبووە کە دەرفەتی گفتوگۆ هەبێ کە دەرفەتی پەرلەمان هەبێ کە مناقشەی پەرلەمانی هەبێ کە دەستور هەبێ کە دادگە هەبێ بەڕاستی گوناحێکی گەورەیە کە ئێمە ملەتەی خۆمان تووشی فەتارەجی گەورە بکەین من تێناگەم هێزی سیاسی چۆن دێتە ناو کەرکک ینی کەمپینەکە بانگەشە دەکات لە کاتێکە پێی وایە هەولێر پێی وایە کەرکک داگیر کراوە وتشم هەولێر ڕەنگە بڵێ شوێنیکە ڕەنگە داگیر کراوە بێ لە ڕاستیە ئەمە حساب نەکردنە بۆ هیچ احتیبارێکی سیاسی بۆ ژیری و زیرەکی میلەتەکەشمان بۆ ژیری و زیرەکی میلەتی عێراقیش کە ئەزانەیە جەوی سیاسی عێراق ئێستا ڕووی لە ئینتیخاباتە ڕووی لە هەڵبژاردن و دیموکراسیە ڕوو لە سندوقانی دەنگدانە ڕووی لەوە نییە کە ینی هەڕەشە و گوڕەشە بکرێ لە کوێشەوە لە دوورەوە لە دەروی کەرکووک تۆوەرە لەناو کەرکووک ناکە قسەی خۆت بکە ئەمنیەتی کەرکووک پارێزراوە خەڵکی کەرکووک هێزە سیاسیەکانی کەرکووک خۆیان دیفاع لە کەرکووکن خۆیان دیفاع لە دەستور و یاساکەن و ئەم شتەی کە ئێستا بۆ گەلەکەم ئەم بەدەستیانراوە کاکە زانە حەزەکەم شتێک بڵم لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە ئێستا مەسەلەی کورد لە کۆڵانایە لە جوولانەوەدایە بەڵام هەتا ئێسش هیچ کام لە بەشێک لە ئەشکانی کوردستان
نەیتوانی باڵێن ئەو مافانەی ناڵم نەیتوانیەوە ئەو مافانەی تیا بەدەست نهاتووە کە گەلی کورد لە عێراق بەدەست هێناوە لە دەستورە وەکو کاک بەڤڕوتی زمانی کوردی زمانێکی ڕسمیە لە عێراقا کە ئێستا من دەزانین ئەمە لە تورکیا وان نییە لە سووریا وان نییە لە ئێران وان نییە ئەم مافە گرنگەی کە میلەتەکەمان 100 ساڵە خەباتی بۆ کە خوێنی بۆدا بۆ بەهاتەری بدەین لە پێناوی ناوخۆکی سیاسی لە پێناوی کە هێزێکی سیاسی بەڵانسەکەی بەرەو داکشانەوەیان بەرەو خوارەوە دەڕوە پێی وایە بە شبرزەکردنی میلەتەکەمان بە شبرزەکردنی خیتابی سیاسی ئەتوانێت کێشان چاسەکە ئەمە لە چاوبینینەوەی خۆی مەسەڵەن هەموو شتێ لە بەرژەوەندی خۆتەوە سیرکەی بۆ حزبێکی کوردی زەربە لە قەزەی کوردی نادەکات جۆرەی کە هەموو ئەمە زەربەیە لە قەزی ئەمە خەتەرتریشە لەو هەڵەو چەوتیانی لە چەند ساڵی رابردووە تووشی میلەتەکەمە هات کە دوای 16 ئۆکتۆبەر و پێش 16 ئۆکتۆبەر بەڕووداوە ناپەسەندەکانی کە نەمانتوان ئیدارێکی باشی مەلەفی ڕفراندۆم بکەن میلەتەکەمان تووشی پاشەکشی هەب و ئێستەیەکی تریش پێوەکتان دەوێت ئەو زامانە ساڕێژ بکە دەوێت میلەتەکەمان بچێت سەر ڕێچکەی خۆی دەوێت کەرکووک بچێتەوە شوێنەجەکەی جاران بەشێک بێت لە دیوەنی سیاسی کوردستان بەشێک بێت لە دیوەنی سیاسی عێراق دەوێت بەشێک بێت لە دیوەنی سیاسی کەرکووک دەوێت دیموکراسی لێ پێشکەوێ و ئاشتی و پێکەوژان پێشکەوێ تۆ هەڕەشەکەی بە هێزێکی فشۆڵە و بەڕاستی ئەمە پێویستی بە وەڵامدانە بوو پێش کاک باڤڵ ئەرکی پێش ئەرکی حەزبی خۆی بە ئەرکی نیشتیمانی و کوردایەتی خۆی جێبەجێکرد کە بە سیاسەکانی عێراق بڵێ لە پەنە ئەم جۆرە بیرکردنەوە هەڵانەشەوە ئەم بیرکردنەوە ڕاست و دروستانی کوردایەتی هەیە کە کوردایەتێکە دەوێت لەگەڵ عێراقا لەگەڵ دەستورە لەگەڵ مافەکانی میلەتەکەمانە هاوتەری بوو گونجاو بێت کە ئەمەی لە دەستور بەدەست هاتووە و ئەوەی کە ئێمە نەمانتوانین جێبەجێکرد لە دەستور بەشێکی سەرەکی خەباتی گەلەکەمانە خوێنی بۆ ڕژاوە و پێشمەگەی لە پێداوە شەید بووە و 100 ساڵە گەلەکەمان دەیوی کاتە وەسیقەیەکی دەستوری و ئێستا بە وەسیقەی دەستوری هەمانە کە مکوری تایە بێگومان تایەتی هێزە سیاسەکانی عێراقیش ڕەنگە هەندێک وان لێ بووە لە پاشەشیان کردبێ بەڵام ئێمە خۆشمان ئەو مەلەفاتانەمان نەجوولاندووە کە لە دەستوری عێراق وەکو ماف هەمانە ئێمە هەر لە بنمونەی زمانە ئەگەر ئێمە مەسەلەی زمان بجوولێنەوە و پەرەی پێ بدەین و گەشەی پێ بدەین بەقەدەر هەزار بەقەدەر نەوت و سامانەکانی تری گەلەکەمان گرنگە چونکە مەسەلەی زمان مەسەلەی بوونی نەتەوەی ئێمەیە و جیاوازی نەتەوەی ئێمە دەرەخات لە بەرامبەر ئەوانی تر و دیارە ئەم جیاوازیە نەتەوەیانەش بۆ ئەومان نییە کە خیلاف دروستکەین بۆ ئەومانە کە ینی پەلکە زێرینەیەک دروستکەین لە پرۆسی سیاسی عێراقا و بۆ ئەومانە مەسەلەی نەتەوایەتی کورد چارەسەر بێ ئەوەی کە ئێمە تووشی بەریەککەوتیم لەگەڵ لایەنەکانی ترە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاکسرا عەبدوڵڵا ماندووت ناکەین لەوە زیاتر ئەمڕۆژ ماندوو هیلاک بووی لەو کەرنەڤاڵی سەوزپۆشینی کەرکووچەکان سوپاس بۆ شرۆڤەکانت کاکسران هەڵبەتە لەسەر هەمان تەوەر و لەسەر وتەکانی سەرۆک بافڵ جەلەل تاڵەبانی لە کەرکووک میوانداری دکتۆر ئەحمەد کەرکووچی کاندیدی ژمارە 6 بازنەی کەرکووکمان کردووە هەڵبەتە ئەوەی کە جێی دڵخۆشی بوو بۆ هەموو کوردێک بەدەر لە بابەتە حزبیەکە ئەوە بوو کە ئەمڕۆ ئەوە ڕاگەیەندرا کە لە کەرکووک چەند پاک و خاوێنی کراوە چەند مەکتەب کراوە چەند خەستەخانە کراوە چەند ڕێگەوبان کراوە چەند خزمەت کراوە لە کەرکووکە ئەمە قۆناغێکی نوێ بۆ کەرکووک و کەرکووچەکان بۆ کوردایەتی لە کەرکووک لەبەرەوەی لە ماوەی ڕابردوودا گلەهی زۆر هەبوو لە بێخزمەت گوزاری و ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی کرد لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا بیانیەکان دێنە کەرکووک ئەچنە کەرکووک و ئەمە هەموو ئەبێتە هۆکارێک بۆ دامەزرانی گەنجەکان بۆ دروستبوونی هەلیکار و یەکێک لەو بابەتە پڕ بە پێستی خۆی وەکو کوردەڵێ نەتەوەییانە ئەوە بوو کە باسی زمانی کوردی کرد و باسی ئەوەی کرد کە لە چوارچێوەی دەستوری عێراقدا زمانی کوردی یەکێکە لەو زمانانەی کە دەبێت کاری پێ بکرێەوە مافی خوێنکاران و بە کوردی بخوێنن و یەکێکی تر لەوانە مامۆستایانی کەرکووکە کە زۆر جار بەهۆی ئەوەی کەموچیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ڕوبەڕووی ئەو تەنگژانە بنەوە بکەچی لە هەمان مەکتەبە هەندێک مامۆستا هەیە موچەکەی لەسەر حکوومەتی عێراق و دوو موچە لە پێش موچەی مامۆستا و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە یان ئەو مامۆستا کەرکووچیانەیە کە لە هەرێمی کوردستان موچە وەردەگرن و یەکێکی تر لە بابەتەکان وتی ناچار منەوە باس بکەم حەزبێکێ دوو کورسی لە کەرکووکێناوە بەڵام ئێوە وەڵام بدەنەوە لە 2023 جگە لە جیرفان پڕکردن چیان بۆ خەڵکی کەرکووک کردووە و باسی لە لێدوانێک کرد کە لە ماوەی ڕابردوودا یەکێک لە بەرپرسەکانی پارتی لە بانگەشەی
بانگەشەی کەرکک بەڵام لە هەولێر باسی لەوە کردبوو کە ئەگەڕێنەوە بە خوێن و بە نازانچی بۆ کەرکک باسی لەوە کردستە کەرکک بەرەو پێشکەوتنە بە کەرکک خزمەتەکرێ بۆ کوێ گەڕێنەوە بۆ کوێ ڕزگاریەکەن چێر لە چێ ڕزگارەکەن ئەسڵن ئەمە پوختەیەک بوو لە وتەکانی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان و وتی ئەگەرەوە قووەتدەن بە ئێمە لە چوارچەوەی بەغدایە دڵنیا بە نەتوانین بە خزمەتی باشتری کەرکک بکەین. دکتۆر ئەحمەد حازرە سڵاو لەبێ دکتۆر ئەم کاتت باش چ گوڕوتین و حەماسێکی بۆ دروستکردن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتارەکەی ئەمڕۆیە. کاک زانا سلااوان لێبێ سلااو لە بینەران سلااو لە کەرکوچەکان سلااو لە جنابی کاک بافڵ بەخێر بێت بۆ کەرکک. دکتۆر ئێمە زۆر بە شانازیەوە زۆر ماشەڵا هەر گەنجی بە زۆر گەنجانە دابەزیوی بە دیشێتێکەوە دکتۆر ئەحمەد دکتۆر ئەحمەد بە دیشێتێکەوە دابەزی بۆ بەرنمەیە و حەماسەتە هەرە بێ و ئێنەرژێت لە کاک بافڵ وەرگرت بێ. ئای چۆن ئاوا باشە سەردەمی گەنجە و حزبێکی گەنجانە کە بە خەڵکەڵێ هێزی تۆین لە بەغداد هێزیش لە قووەتی گەنجایە. بەڵێ دکتۆر پرسیارەکەم لەسەرەوە بوو چ ڕوتینێکی دروستکرد وتەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە کەرکک. طبعا کاک زانا ئێمە لە کەرکک چەند ساڵە پێش ئێستا ساردیەک بە خەڵکەوە دیار بوو لەبەرەوەی چەند ساڵ بوو لەم کەرککەیە زوڵم و ستەم و پەراوێز خستنێکی زۆری پێوە دیار بوو. بە بیرمە کاک بافڵ هەر لە هەمان شوێن کە ئەمڕۆ قسەی کرد ئەوە بوو ئەیوت کەرکک دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی دەسەڵات وەرگرینەوە. دەنگمان وەرگرت و خەڵکێکی بێشومار بەڕاستی دەنجی بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەو کات بە تیمە بەهێزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمان دەسەڵات وەرگرینەوە و ئەوەی کە خەڵک چاوەڕوانیە کرد لە هێنانی خزمەتگوزاری لە ڕاگەیاندنی پرۆژەکان لە ئەو بابەتانەی کە زۆر قسەمان لێ کردووە حەز ناکەم دووبارەیکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیوای ئەو خەڵکەی بەدی هێنا. ئێستا گڕوتینی کەرکوچەکان بەرەو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زیاتر بووە بەڕاستی لەبەرەوەی کاتێک کاڵێ هێزی تۆین لە بەغدا بەهێزەوە قساکە لەبەرەوەی تاکە هێزی سیاسیە پەیوەندیەکی زۆر پتەوی زۆر باشی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقا هەیە بۆ بەدەستێنانی هەموو ماف و شایستەیەکی ئەم میلەتەش لەم شارە و لە هەرێمی کوردستانیش ئەبێ هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت بەدەستی بێنێت. بەڵێ دکتۆر ئەحمەد ئەوەی کە لە وتارەکەی سەرۆک بافڵدا بوو بە بەراورد لەگەڵ 23 بۆ 25 بانگەشەکە ئەوە بوو کە ئێستا بەرەو باس لە ئاوادانکردنەوە کرێ ئەم خیتابە چەند کاریگەری لەسەر خەڵکی کەرکک و ئارامی دەرونی کەرکوچەکان دانێت کە تۆ لە بانگەشیان ناڵێ ئەمێنمەوە ئەتپارێزم یان تەنها پێت بڵێم علەمێکت بۆ هێنم بەڵکو ئێستا باسی خەدەماتەکرێ باسی خزمەت گوزارێکرێ ئەمە دڵی کەرکوچەکانی خۆش نەکرد و حەماسێکی زیاتری بۆ دروست نەکردوون. کاک زانا ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان جیا دەکاتەوە لەگەڵ لایەنەکانی دیکەیە چەند خاڵێکە با بۆت بژمێرم و ئەم گرتەیەشم بۆ بڵاوکەنەوە. باشە. یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو کەرکک و لە ناو جەرگەی کەرکووکە بانگەشە بۆ کاندیدەکانێکە لایەنەکانی دیکە لە شارەکانی دیکەەوە ئەڵێن دەنگ بە کاندیدەکانمان بدە. ئەمە یەک. دوو یەکێتی نیشتیمانی کوردستان تیمێکی بەهێزی هەیە کە ئەڵێ من هێزی تۆم لە بەغداد جێبەجێی ئەکا. سێ یەکێتی نیشتیمانی کوردستان وتارەکانی گفتوگۆکانی دەرکەوتنەکانی بە پێی پێداویستی کەرکوچیەکانە سەردەمێک کە پەراوێز خستن بە گەڕەکوبانەکانی کەرکووکەوە دیار بوو ئەیوت ئەبێ ئەو دەسەڵاتە گەندەڵە بگۆڕم و گۆڕی. ئێستا دەسەڵاتیان گەڕاندۆتەوە و جەنابی کاک بافڵیش وەڵامی هەندێک کەسی دایەوە لە دوورەوە قسەیانەکرد یانوت کەرکووک داگیر کراوە لە کاتێکا پارێزگارەکەی کووردە ئەیوت نەکبەت سەیری دەوروبەری خۆتکە کەرکووک داگیر نەکراوە
کەرکووک ڕزگار کراوە ئێستا ئەڵێم کەرکووک ڕزگار کراوە یعنی پێویستەکە دووبارەی کەینەوە بۆیان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە ئێستا کەرکووچەکان پێداویستیان چییە پێویستیان بە چییە ئەڵێ من ئەوەت بۆ بەدیهێنم خەڵک لە کەرکووک پێویستی بە خزمەتگوزاریە خەڵک لە کەرکووک پێویستی بەوەیە ئەم ئیدارەیە بپارێزین پێویستی بەوەیە سەردانەکانی بەڕێز کاک ڕێبوار بۆ گەڕەکوبانەکان بپارێزین سەردانەکانی بەڕێز ئاسۆمامەند بۆ کوچە و کۆڵانەکان و بۆ لای فەقیر و هەژارەکان بپارێزین بەڵێ خەڵک پێویستی بەوەیە بەڵێنی ئەوەی پێدان کە لە دوای ئەوەی دەسەڵاتەکەمان گۆڕی ئێستا کاتی ئەوەیە ئێمە خزمەتتان بکەین خزمەتمان کردووە ئەو ساڵە خزمەتمان کرد کە ئەسڵەن ناوی هەڵبژاردن لە گۆڕێ نەبوو ئێستا هاتوین پێتان بڵین دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی بتوانین ئەو دەسەڵاتە بپارێزین ئەو دەستکەوتانە بپارێزین ئەو خزمەت گوزاریانە بپارێزین ئەو یەکسانیە لە کەرکووکا بپارێزین ئەو ئاشتی و پێکەوە ژیانە لە کەرکووکا بپارێزین من پێم سەیرە هەندێک لایەن ئەڵێن لە کەرکووکا هێشتا ئاشتی و پێکەوە ژیان بەرقەرار نەبووە ئاشتی و پێکەوە ژیان لای ئێوە چییە لای ئێوە ئەوەیە ئەگەر کۆتای تورکمان و کۆتای مەسیحیەکان بهێنە ژێر باڵی خۆتانەوە لە پەرلەمانەکەی خۆتانە بە کەیفی خۆتان تەخشان و پەخشانی پێ بکەن ئەوە ئاشتی و پێکەوە ژیانە یان ئەوەی کە لە کەرکووکە عەرەب بە کەیفی خۆی قساکە تورکمان بە کەیفی خۆی قساکە کریستیان بە کەیفی خۆی قساکە لایەنی معارەزە هەیە لایەنی دەسەڵات هەیە ئاشتی و پێکەوە ژیان لە چۆ بەرقەرار بووە لە کەرکووک یا لە شوێنی تر ئاشتی و پێکەوە ژیان بە وتەیە بەڕێز مامجلال بە ڕەحمەت بێ بەرقەرارە بێ کاتێک فەرمووی کەرکووک چەپکە گوڵەکەیە ئەبێ سیاسەتی چەپکە گوڵەکەی لەگەڵا بەکاربێنین هەمومان وەکو باخچەیە گوین و هەرێکی گوڵێکی تایە کە بۆنی جیاوازە ڕەنگی جیاوازە شێوازی جیاوازە هەمومان پێکەوە جوانین ئەو سیاسەتە لە کەرکووکە قبول کراوە لە 21 ساڵی ڕابردووە ئەمە یەکەم جارە لە کەرکووکە پارێزگارێک ئەو سیاسەتە جێبەجێ بکاوە بتوانێ حکومڕانی لە کەرکووکە بێنێتەوە سەر ڕێچکەکەی خۆی کە بەڕێز مامجلال ئەوەی ئەویست بەڕاستی لەبەر ئەوە ئێستا لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە لیستی حکومڕانی ئەم شاری کەرکووکەیە داوا لە کەرکووچەکانەکان بەوەی زۆرترین دەنگ بێنێت تا بتوانێت ئەو دەستکەوتانەی بۆ خەڵکی بەدەستێناوە چکە من لە کاتی خۆشیە باسم کرد وتم دەسەڵاتمان وەرگرتەوە بەڵام بۆ خۆمان ماوەەر نەگرتەوە بۆ خەڵکمان وەرگرتەوە ئێسش بە خەڵکەڵین دەنگمان پێ بدەن هەتا هێزی ئێوە بین هەتا دەنگی ئێوە بین هەتا سەنجی ئێوە بین لە بەغدا بەڵێ دکتۆر کەواتە ئەو چەپکە گوڵەت کە تەحقیق بۆ وردە وردە لایەنەکانی تریش پێکاتەکانیش دڵخۆش و ئاسوودەن چەند گرینگە کە خەڵک لە دەوری ئەو لیستە کۆ ببێتەوە بۆی دەنگەکانی کورد بە فیڕۆ نەڕوا لە کەرکووک و بتواندرێ لە ساڵانی ئایندە خزمەتی گەورەتری کەرکووک بکرێ و پێشکەوتنەکانی کەرکووک بکرێ و دامەزراندنی گەنجانی کەرکووک و دەرچوانی کەرکووک بکرێ لە بانگەشەکەی 2 ساڵ پێش ئێستاە بە خەڵک مەوت ئەموو دەنگ بە لیستێک مەدە کە ئەزانی دەنگەکەت ئەسووتێ کە ئەزانی کاندیدیان دەرناچێت کە ئەزانی کورسی وەرناگرن دەنگت ئەسووتێ دەنگت مەفەوتێنە دەنگت مەسووتێنە بیدە بە لیستێک ئەو دەنگە بپارێزێ وەکو چۆن ئێستا ئێمە دەنگی خەڵکی خۆمانمان پاراستووە بەڕاستی وەکو ئامانەت لە لامان هێشتومانەتەوە بۆ خزمەت هێشتومانەتەوە دەنگ بەو لیستە بدە کە بەهێزە لە شاری کەرکووکە دەنگ بەو لیستە بدە کە ئەتوانێ هێزی تۆ بێ لە شاری کەرکووکە دەنگ بە کاندیدێک بدە بەهێزیەوە بتوانێت داکۆچی بکە لە مافی ئەم میلەتە لە شاری کەرکووک لە شاری کەرکووک لە بەغدا داکۆچی بکە لە مافەکانیان دەنگ بەو کاندیدە بدە کە ئەتوانێ زمانزانە شەهادەدارە دیندارە دەنگ بەو کاندیدە بدە کە بەڕاستی بە جورئەتە چاو نەترسە لە مەجالیسە نیابیەکانە ئەتوانێ قسە بکە ئەتوانێ گفتوگۆ بکە ئەتوانێ منازەرە بکە ئەتوانێ مناقەشە بکە ئەتوانێ بچێتە چاوی ئەو نەیارانەوە کە چاویان بە دەستکەوتەکانی میلەتی ئێمەیە لەم شارەیە هەڵنایە دەنگ بەو کەسانە بدە نەک بە لیستێک کە ناتوانێ بگاتە قاسمی ئینتیخابی و لەوێشەوە دەنگەکانت ئەفەوتێ ئەسووتێ کەرکووک دەنگدان تایە زەرورەتە ئەمە یەک لەوە زەرورتر ئەوەیە بزانی دەنگ بەچێ دەی بزانی دەنگەکانت ئەخەیتە چ سەبەتەیەکەوە بەڕاستی سەبەتەی کون هێلکەکانتی تێمەخە چونکە سوودی لێ نابینی دوسێ ڕۆژی تر کە دەنگت نەداوە بەلایەنێک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان
بە کاندیدێک بۆ نمونە وەکو کاندیدی ژمارە 6 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم بەندەی خوایەیە دوایی دیتەوە بەردەمی حەقی خۆمە کاک زانا حەقی خۆتە دکتۆر ئەحمەد کاکە دەنگ بە ژمارە 6 بدەن بەڵێ ئەزانی بۆ ئەم قسەیاکەم کاک زانا بەڵێ سپاس دەکەم ئەزانی بۆ ئەم قسەیاکەم لەبەرەوەی پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا بە منیانەوە دواز لە مزگەوت دێنێ بە منیانەوە دواز لە دین دێنێ بە منیانەوە دواز لە دیندار و خەڵک دێنێ بە منیانەوە دواز لە گەڕەکەکەی دێنێ بەڵام بە هەمووین پێچەوانە کردەوە لە کۆمنتەکانیان نووسی خۆزگە دەنگمان پێت بدایە ئەسڵەن ئەو بە ڕێزانەی کە دەنجیان نەداوە زۆربەیان ئەڵێن خۆزگە دەنگمان بە تۆ بدایە بۆ لەبەرەوەی بینیان چۆن داکۆچیان لێکەم چۆن دیفاعیان لێکەم چۆن ئەو بابەتانە ئەخەمە ڕوو چۆن بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانیان ئەەکەم بەڕاستی ئێستش پێیان ئەڵێم دەنگ بە لیستێک بدەن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت داکۆچی لە مافەکانی ئێوە بکە و لەگەڵەوەشا دەنگ بە کاندیدێک بدە کە بتوانێت بەهێزەوە داکۆچی لە مافەکانتان بکاوە بە دەنجێکی دلێرەوە بە دەنجێکی شێرانەوە بتوانێت دیفاع بکە لە مافی خەڵک وە مافی خەڵک لەم شارەیە وەربکرێتەوە بەڕاستی لەگەڵ ئەوەشا بتوانین یعنی کاک زانا بڕوات بێت تاکە هێز یەکێتی نیشتیمانی کوردستانە بتوانێت لۆبیەکی سیاسی دروست بکات لە کۆمەڵێ پەرلەمانتاری گەنج و چست و چالاک و بەهێز و دەمەوەر و چاونەترس و زمانزان لە بەغدا بۆ ئەوەی پشتیوانی لەم ئیدارێ بکەن کە دەستکەوتی هەموو میلەتی کوردە لەم شارەیە بەڕاستی باشە دکتۆر هەندێکی لە هەڵبژاردن ڕابردوو هەندێک دەنجیاندا بە لایانی دیکە و کورسیان هێنا و کورسی دوو کورسی سێ کورسی ڕۆی لە کەرکک بەڕاستی بە وجدانەوە هیچیان کرد بۆ کەرکۆگۆکەوەی ئەو ڕۆسەرۆک بافڵۆتی ینی سوودێکیان هەبوو مانەوە لەگەڵ کەرکوچەکان مانەوە لەگەڵ خەم و ئازارەکانی کەرکوچەکان جگە لە دەرچۆکانی یەکێتی آخر لەبەر ئەمەیە من ئێستا ئەو هاوارە ئەکەم ئەڵێم دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بدەن بە کاندیدی ژمارە 6 لەبەر ئەم خەم و ئازارەیە کە هەندێک لایەن دوو کورسی داگیر بکەن و بۆ خۆیان لە ماڵەوە دانیشن و نێنەوە ناو ئەنجومەن و بۆ خۆیان بە کەیفی خۆیان ینی تۆ دەنگ بە کەسێک کە دەی بێهیواتەکە دەنگ بە کەسێک ینی هەندێک قسە هەیە حەز ناکەم بیکەم بەڕاستی لە ئەوەوە والله وبالله وتالله بەرپرسی لایەنی دیکە هەبووە تەلەفۆنی بۆ خۆم کردووە مامۆستا خوا فڵان کەسە نێرم بۆ لات بەڵکو هەوڵێک بدەی بۆ کۆڵانەکەیان بۆ قیرتاوکردن بۆ کۆنکریتکردن بۆ مەجاریکردن بۆ خزمەت گوزاری بەڵکو دەنگمام گەێنی بە کاک ڕێبوار ئەی تۆ دەنگ بە چێ دەی بێهیواتەکە بێئومێدتەکە ئەو خۆی واستاکە بۆی بگاتە لای کاک ڕێبوار ینی بەڕاستی کە ئەڵێن ئێمە هێزی تۆین بە فعلی هێزی تۆین خۆمان بە خزمەتکاری کەرکوچەکان نەزانین باشە کەواتە چەند گرینگە گەنجان و لاوان ئێستا ئەوە شەریکەی بیپی دێ دوێنێ کارگەی دروستکردنی ئۆتۆمبیل لە کەرکک کرایەوە مەسەلەن خەدەمات بردووردە بەرەو پێشە چێ بۆ ئەمە هەموو هەلیکار دروستەکە لە کابراایکی کاسبەوە تا ئەگاتە دەرچوێک و ئەندازیارێک و بۆ هەمووی کەواتە چەند گرینگە ئێستا گەرموگوڕێکی زۆر دروست بێ و تەواو وەکو لیستێکی نوێنەری کورد لیستی 222 سیر بکرێ کاک زانا بەجددی ئەم حکوومەتی خۆجێیی لە شاری کەرکووکە هەیە حکوومەتێکی لەسەر بنەمای اقتصاد دامەزراوە لەسەر بنەمای ئابووری دامەزراوە ئەوەنەی ئیحتیمام بە بابەتە ئابووری و خزمەت گوزاریەکانەدا احتیماماتی تری نییە بەڕاستی چونکە خەڵک ئێستا پێویستی بەوەیە خەڵک چێ خزمەتی بکە ئەو براگەورەیەتی بەڕاستی من کاتی خۆشی باسم کرد وتم هەر کەسێک لە جیهانە هەر کەسێکەیەنی تەنها خزمەتکاری خەڵک بێ خەڵک ئەوێوێ با زمانەکەشی جیاواز بێ چێ خزمەتکاری کەرکوچەکان بێ کەرکوچەکان ئەویانەوێ بەڕاستی ئێستا ئێمە کار بۆ ئەوە ئەەکەین ئەم قسەیەم بۆ هەڵگرن و کاتی خۆشی لێدەنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کار بۆ ئەوە ئەکا لە 4 ساڵی داهاتووە هەڵبژاردننی داهاتوو باشە کە 2029 ئەکا ئەگەر خوا تەمەندا ئینشاءالله پێویستی بە هیچ پۆستەرێک نەبێ پێویستی بە هیچ بانگەشەیەک نەبێ خەڵک خۆی بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەرە تۆ براگەورەی خۆی دەنجی پێ بدا کار و بەرنامەی ئێمە بەو جۆرەیە
طبعا ئەوە بەچی تەنها بە خزمەتکردنی کەرکوچەکان بە خاوەنداریکردن لە کێشەکانی کەرکوچەکان ئەوە بەکارکردن ئەکرێ بە خزمەتکردن ئەکرێ بە داکۆچیکردن ئەکرێ بەوە ئەکرێ ئێمە خەڵک دەنگ بدا بە لیستی 222 و لە ناویشانە ژمارە 6 خەڵک دەنگ بدا بە هێزێک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەڵێ هێزی تۆین کە ئەڵێ دەنگی تۆین کە ئەڵێ سەنجی تۆین بەڕاستی بەوە ئەکرێ بەڵێ ئێمە کاتی خۆی کە وتمان دەسەڵاتە گۆڕین دەنگی ئەو کەرکوچیانە بوو کە وەکو ڕاپەڕین لە دەرەوەی کەرکووک ئەهاتنەوە هەموو سەیتەرەکان جممەیە هات کە ئەهاتنەوە بۆ دەنگدان دەنگی ئەو کەرکوچیانە بوو وای کرد ئێمە بتوانین دەسەڵات بگۆڕین ئێمە بتوانین کوچە و کۆڵانەکان بگەڕین ئێمە بتوانین ئەو هەموو خزمەت گوزاریە پێشکەش بە خەڵک بکەین ئێستش ئەڵێین دەنگی خەڵکە دەنگی کەرکوچیەکانە لە 11 بتوانن دەنگ بدەن بە لیستی 222 هەتا ئەم دەستکەوتانە بپارێزین و زیاتریش ئەنجام بدەین زیاتریش کار بکەین زیاتریش خزمەت بکەین بەڕاستی حماسەت و دڵسۆزی گەنجان چۆن بوو دکتۆر ئەحمەد ئەمڕۆ لە کەرنەڤاڵەکەی کەرکووکە مەسەلەن ئەوەی خۆت بینی دوای کە چوونەتە ناو خەڵک و ناو گەنجانەوە حماسەت و دڵسۆزی گەنجان وەکو ئەو حماسەتەی منە ئێسا کە لە بەرامبەر جناب تا دانیشتوم و بە حماسیەوە قسە هەر سەرکەوتوو فعلەن وا بوو یاخوا هەر سەرکەوتوبی ئەو حماسات چێتە بەغداش ئەکید ئینشاءڵڵا سپاس بۆ جناب بە هەمان حماسەت بەتەکید ئێمە کە من پێ بەڵێ سەرکەوتوو بیت ئەڵێم بە دەنگی ئێوە سەرەکەوم بە دەنگی ئێوە بە پاڵپشتی ئێوە بەو هێزەی کە پێمەدەن من سەرکەوتووە بم دڵنیا بن ئەم حماسەتا بەمە ناو قوبەی پەرلەمانەوە و لەوێشە من کاکزانە هەموو جا بە خەڵکەڵێم ئەڵێم هەر کەسێ دەنگ بە ژمارە 6 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بدا کە دکتۆر ئەحمەد کەرکوچیە ئەبێ هەر کاتێک لە تەلەڤیزیۆنەوە ببینن بڵێن ڕەحمەت لە دایک و باوکی نوێنەر ئاوایە هەمیشە کار لەسەر ئەواکەم بۆ ئەوەی دەنگدەرەکانم پەشیمان نەبنەوە چونکە من بەتەمانی واز لە خەڵکەکەی خۆم بێنم من بەتەمانیم خەڵکەکەی خۆم لێیان دوورکەومەوە بەڕاستی کار بۆ داهاتووەکەم هەتا بتوانم بە سەربەرزی 4 ساڵی داهاتوو بێمەوە ناو کوچە و کۆڵان و گەڕەکوبانەکان لە ناو بازاڕەکانە سڵاوم لێ بکەن دوا سەرنجی کاندیدی ژمارە 6 چییە لەو بەرنامەیە بەڕێز دکتۆر ئەحمەد وەڵاهی من پەیامێکم بۆ کەرکوچیەکان ئەوەیە بە هیوام دەنگ بە ژمارە 6 لیستی 222 بدەن لە کەرکووک پێویستم بە دەنگی کەرکوچیەکانە پێویستم بەو هێزەیە کە پێمەدەن بەو پاڵپشتیەی کە پێمەدەن پێویستم بە متمانەی کەرکوچیەکانە هەتا بتوانین لە بەغدا دەنگمان دلێر بێت کاکزانە من هەوڵی تەنها دەرچوون نادەم نامەوێ خەڵک بڵێن وەڵا گوناحەبا دەری چێنین من ئەوەم ناوێ من ئەوەمەوێ خەڵک بە قەنەعەتەوە دەنگم پێ بدا خەڵک بە متمانەوە دەنگم پێ بدا خەڵک بەوە دەنگم پێ بدا بڵێ وەڵا تۆ تاقی کراویتەوە کەلیمەی المجرب لا یجرب تەنها مەلا ئەحمەد وەتوانی پێچەوانەی بکاتەوە ئەوانەی تاقی کراونەتەوە تاقی ناکرێنەوە تەنها دکتۆر ئەحمەد کەرکوچی توانی پێچەوانەی بکاتەوە بەڵێ تاقیمان کردوێتەوە ئێستاش دەنگی پێدەین پێویستم بەوەیە بە دەنگێکی بەرزتر بە دەنگێکی زۆرتر بچمە ناو پەرلەمانەوە تا شانازی بکەم بڵێ من دەنگەکەم ئەوە نەیە بە پێی دەنگەکەی خۆم زیاتر دەنگم دلێرە بێ زیاتر دەنگم زوڵاڵە بێ ئەتوانم دیفاع بکەم لە مافی میلەتەکەم لە شارەکەی خۆما و ئەوەش بزانن لە دوای 11 نە ماڵمە چێتە بەغدا نە مناڵمە چێتە بەغدا تەنها ڕۆژی جەلسا چمە بەغدا و دیێمەوە هەموو ئەو پەیوەندیانم کە لەگەڵ لایەنە سیاسیەکانە هەموو یەخەمە خزمەتی خەڵکەکەی خۆمەوە ئەی خەمە خزمەتی خزمەت گوزاریەوە لە کەرکووک بۆ ئەوەی بتوانین ئەو دەستکەوتەی هەمانە بیپارێزین و زیاتری بکەین زیاتر خزمەتی خەڵک بکەین ئەمەش وا ئەکا لە ناو خەڵکا بمێنیتەوە و زۆر جاریش ئەم قسەیم کردووە وتومە سومعەتی خۆم و قیامەتی خۆمم لە هەموو کەس خۆشترەوێ ئەمەوێ پارێزگاری لەو دەنگانەی خەڵک بکەم لەو ئەمانەتەی خەڵک بکەم کە پێمەدەن بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکوچی کاندیدی ژمارە 6 لە لیستی 222 پارێزگای کەرکووک یان بازدەی کەرکووک سپاس دکتۆر لە کەرکووکەوە لەگەڵ ما ببینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان